ئینجا خۆشەویستان ئەو خواردنگانەی کە نانم لێی خوارد هەموو باسییان کرد کەەوە گۆشتەکان لە قەسابی عەبدولسەمەدی هینەیە دەمەوێت بێمە لای و خۆی بدوێنم بزانم ئەو گۆشتەی ئەو کاکەی لۆ ئەوها بەناو بانگە کە ئەو مەطعمانە هەمووی دێن گۆشت لێرە دەکڕن کۆمەسلەکە. سلام علیکم. سلام علیکم. باش کاکە ئەحواڵت کووە؟ تەندروستیت باشە؟ وڵا باشینە بۆکوونە باش. وڵڵاهی ئەمەش باشین لە خوای بەزیاد بیتن ماندی نەبی. وڵا باشم خۆش بێ. سەلامەت بێ. چیمە چەند خوارد مەطعەمی نانم خواردێ گوتیان گۆشتەکەی لەکن کاک عەبدولسەمەدی دەینێ. بەێ ڕاست بزانم گۆشتی تو چ مەهنێکی تێدایە وها خەڵک دێن لەکنت دەبا و گۆشتەکەی بەجە کەبابەکەم خوارد تشتی ئەوها نەبوو. مەطعەم شێرە سواری. ئەرێ وەڵڵا لەوێن دەخواردم. مەطعەم شێرە سوار و مەطعەم سۆفی هەیە. بالضبط لە هەردووکان کەبابم خواردیە. بەرێ مشتریە منە گۆشتەکەی ئێمە خۆماریە وڵا. خۆماڵیە. ئابەرێ خۆماریە عیوانی خۆماری دەکوژین و ڕۆژانەشە. ڕۆژانە چ سەردەبڕی مەسەلەن گۆشتی چییە؟ وڵای ئەمە گۆرچی سەردەبڕین بەرخی سەرەبڕین دەگە جیشتی. مەطعەمەکان زیاتر چ گۆشتەشی دەبن؟ مەطعەمەکان بە زۆری بەرخ و گۆلچی دەبن. لۆ کەبابی بەرخ و گۆلکە. پەراسووی بەرخی دەگە ئی گۆلچی. پەراسوش یعنی دەکەنە کەباب؟ ئەبەرێ ئەو پەراسووی چییە؟ پەراسووی گۆلچێ دەگە پەراسووی بەرخی لۆ کەبابی. دەگە دوونجیش. گۆشتەکەی لە چێ دەینی ئەتۆ؟ ئەمە عیوانەکەی لە مەیدانی دەکرێت لە هەولێرێ. لێرە مەیدان نییە؟ نەخێر مەیدان لێرە نییە بەس لە هەولێرێ هەیە. هەر لێرە سەری دەبڕی؟ ناوەڵە لە بەستۆڕەی سەردەبڕین. قەسابخانە چنوێ کرایتۆ ئێستاکە دەبی لەوێ سەر ببڕین مەمنوعە لێرە کوشتنەوە. یعنی ئێستا ڕۆژانە دەچی هەولێرە عیوانی دەکڕی و بەرێ ڕۆژانە بەخۆی شەموان هەیە دووشەمان چارشەمان. مەیدانی هەولێرە هەیە لۆ قەسابی کە عیوانی بێتێ بکڕین. کە لەوێش دەکڕین بەخۆ لێرە جێمان هەیە لە مارێ. دووسێ ڕۆژان دای دەنین ئەو جە دەبین لە قەسابخانە و ڕۆژێ پێویست بوو. هێوارەکەی دەبین سبەینێ گۆشتەکەمان لۆ دینەوە. لۆتان دەینەوە بەخاوێن و باوێنی و ئەم لە هەولێرش بوون گوتیان مادەم دەچێت کۆڕێ بڕۆکن قەساب عەبدولسەمەدی گۆشتی زۆر باشی هەیە. یعنی هەر ئیشەک ئەگەر بە خاوێنی بیکەی بە تەئکیدی ناوبانگدا وها دەڕواتە. وەڵڵاهی ئەمە عیوانێ دەرەجێک نەبی ناکوژین و یان نخۆش بێ ئەو شتانە نییە لەکنەوە. مشتریێمیشەوە نین هەمووی مامەستا و مهندیس و دکتۆر و ئەوانە نە بە زۆری. ئەمەشا ئێستا کە قەساب نینە. لەوان ئێستا سار زیاتر باپیرێ باپیرم وەڕەسێ لۆ مەمایتەوە. مەطعەم شێرە سوار براتەوە ئەجاویش باسی گوت یعنی چەند ساڵە لۆ مامایتەوە. بەرێ بابم باپیریشم قەساب بوو باپیرێ باپیریشم هەر قەساب بووە. هەر لە کۆڕێ بەرێ بەرێ ئەمە بە قەسابی بەناوبانگ لە هەرچی جێبرێ ماری عەبدولقادر قەسابی دەزانن. ئەو باز ناکەم دەڵێم لە هەولێرە گوتم دەچمە کۆڕی گوتیان بڕۆکن ئەو قەسابەی گۆشتی باشێ و بە قورعان ئەمە دەرەجێک نەبێ عیوانی نەخۆش ناکوژین و خاستن ئێستا کەش برێ دکتۆر و چ شتەیە هە پێشتریش لە زمانی بابیشم هەرویە چکە خەرکەمەوە دەناسیتن هەبرێ فران کەس ماری عەبدولقادری هەموو دەزانن لە هەولێرێ لە هەموو جیانبرێ ئەو هەموو خەرک دەناسی. یا ڕەبی لە شتانسا بزانم گۆشتی لە بۆ چێن دەریکە دەنێری ئەچوون. وەڵڵاهی ئەمە مەطعەمێ گەریش لەکنەمە دەبا بێ خاری. هەر لێرە؟ بەرێ لەکنەمە دەبا مشتریێ مەنا دوورگەری جێ شەلالی لێ دێت. ئەویش بەرێ لەوێش مشتریێ مەنا. ئەو مەطعەمێ ئەو بەری سێچا مەطعەم لێرە نامیش. هەمووی لێرە گۆشت هەمووی لێرە دەبن. ئەتلویان دەکەی قیمە و ئەو شنگربانەش لەکنەمەی گۆشت دەبرد پار. تقریبا 1-2 سارەی بەرێ ئەویش هەر مشتریێ من بوو. چەند مشتریە دیشن هەیە بەرێ دەست و درت باشە دەرەجە یەکێ ماڵشتانەنی هەرێ وەڵڵا ئەمە شتێ خراپ ناکوژینەوە. باشە سەعات چەند مەسەلەن دوکانی دەکەیەوە تا چەند ئەگەر گەشتیار بێرەدا بێتن بێلۆ خۆی وەڵڵاهی ئێمە هەموو ڕۆژێ هەیە هەموو ڕۆژێ دوکان خاستن جومعە و پێنجشەمان دەبی هەر هەبیتن چکە مەزرعە و شتان هەموو مشتریە مەنا بزەڵ خەڵک لە ڕێ دێلۆ خۆی گۆشتی فرێش و خاوێن دەکڕێ و ئابەرێ هەمووی ئێمە بە زۆربەی بە تەلەفۆنە برێ ناسیارن تەلەفۆنم لۆ دەکەن لۆیان دادەنێن. ئەیدی باشە پرسیارێک مەسەلەن لەوتی ئەو تونێلە کرایتەوە بازاڕی ئێرە کەم نەبووە؟ وەڵڵاهی سەتان و هەتی فەرق کرد. بەڕاستی ئارێ وەڵە لە کورتێیدا ئێستا کەش بازارەکە هەبە عام بەخۆی بەرە و دابەزینە. ئارێ وەڵا یعنی پێشا من لەوانەیە هەفتێ 100 بەرخم زیاترە کوشتووە بەس ئۆتیپار و پێرار زۆر کورتی کرد ئێستا کە 30-40 کوژین و هەفتەی لە 100 ئەوانە بوویتە 30 وەڵڵا زۆر فەرقی هەرو خاستن وتی شەڕێ داعشی هات هەر لە پاشانجی هەبەرە و نزمیە ڕۆژ بە ڕۆژ خراپە ئەو تولێلەش زۆر تەعسیری لە کۆڕێ کردە ئەگەر جادەک نێت تۆ ناو کۆڕێ
هەر یەک يعني بازار ئێری کوشتێ بەڕاستی ئارێ وەڵا یعنی لە قەسابی کردیتی بەس وهانە نییە بەس دوکانەکانی هەر زۆربەی قەپات بوونە ڕاست دەکەیت ئارێ وەڵا لەش ساغ بیتن ئیشاءالله ماندی نەبی خوا بەرەکەت بخاتە ڕستقی هەموو لایەکەی هەر ئیشە من هەر بۆ دەڵێم هەر ئیشەک بە خاوێنی بکرێ بە تەکیدی بە خاوێنیش ناوبانگی دەڕوا ئەمە یەک هەندی یەک زەڕەش فێری تێدانێ بەخوا کابرا کوی دەبینی من تەکیدم ئەوها لە ناوبانگی ئەوها پەیدا کرد ئەگەر ئەوها نەبە ناوبانگەکەشی بەخوای یەکە کەر قسەکی دەکرد بە قورعان ئەو زەوەیە برێگە کابرا شتە خراپ بە جارەکی دینایە توێرە ڕاست دەکەیت ڕاستەکەی ئەتوکەلۆی شارەزای من بە زۆری بە تەلەفۆنە کابرا دەرێ گۆشتم لۆ دانێ چەند متمانەی هەیە یەکسەر تەواوەتی دادەنێ ئەرێ وەڵای من ڕاست دێ دەبا لە هەرچی مشتریش بریایە جەبڕەک زوو هاتبان وڵی هاوینە دوکانەکان بەرەبەری نێڕوانی سبەینان نیە بەرنامەکەم خستە ئێوارێ دەبری ساعت 5 هاتوان 6 هاتوان 5 و وەختانە مشتری لە ژۆرێ بە دەکەن شێرە سواری بووم کە باڵم دەخوات عافیەتی سەلامەت بی یاخۆ دەستەکان خۆشوی زۆر زۆر سپاس زۆر بەخێر بێ مەمنون زۆر زۆر سپاس دەکەم با زیاتر لە کاتت نەگرم زۆر بەخێر بێ زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس